گفتوگۆ لەسەر مۆندیالی 2022 قەتەرەکەین کابینی ماوەیەکی زۆرە خەڵکانێکی زۆر لە جیانەوە سەرقاڵی ئەوان کە چاوەڕێی یاریەکانەکەن و چاوەڕێی دەستپێکی یاریەکانیش ئەکەن بە چ شێوازێکەکرێت کە قەتەر خۆی لە ڕاگەنرەیەکە بڵاوی کردوێتەوە کاڵێ ئەم ساڵ جیاوازتر لە هەموو ساڵانی ڕابردووی مۆندیال ئێمە کارێکی جیاوازمان کردووە وەشیکەی بینی لە میدیاکان و لەوەی کە لە قەتەرا ئەنجام درراوە بێگومان سەرسوڕهێنەرە هەم لە ڕووی ئەوەی کە گەشتیارێکی زۆر ڕووی کردوێتە ئەو وڵاتە لەوەی کە لە هەموو جیهانەوە سەردانیان کردو ئەم هەموو خەڵکە چۆتە ناو وڵاتەوە بەڵام ئەم وڵاتە لە پلانیا و ماوەی چەند ساڵێکە کارەکە بۆی کە تووشی هیچ گرفتێک نەبێ هەم لە شوێنی مانەوە هەم لەوەی کە ئەو خەڵکاشنە ئەو وڵاتەوە ئایا لە وڵاتە چۆن پێشوازی لە مۆندیال کراوە و چیان کردووە کە جیاواز بێ ئەمانە زۆر گرنگی و تایبەتمەندی هەیە و لە هەمان کاتیشا لای خۆمان لە هەرێمی کوردستان هەموو ساڵێکیش کە 4 ساڵ جارێک ئەنجامەدرێ ئێمەش پێمان خۆشە بینەری ئەو یاریانە بین و لە نزیکەوە هەر یەکەشمان هاندەری شوێنێکین داە هاندەری چۆیتەوە منیش بەڕاستی ئیتر ئەمە چێژێک و تامێکی خۆی هەیە بۆیە ئەم جارە ئەڵێن مۆندیال لە قەتەر جیاوازە بەڵام بیریشمان نەچێ ئێوەش بینەرمان بن لە کورسیات مۆندیالیش بە شێوازێکی جیاوازترم ساڵی بینن لە ڕێگەی ئەوەی کە چۆن یاریەکان نمایشەکەین و لە هەمان کاتیشا ئەو میوانانەشکێن کە بانگێشتمان کردوون لەسەر کۆی ئەم گفتوگویانە میوانداری وەرزشەوانێکی دێرین کەسێکی خەمخۆری وەرزشەوان لەم شارەیە کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئێمە میوانە ئەوی زۆر بەڕێز کاک ڕزگار کەمالە وەکو وەرزشەوانێکی دێرین و وەکو کەسێکی زۆر ئازیزی ئەم شارە کاکزگار زۆر بەخێر لە بینەرانی کورساتی خۆشەویست و لە سەررجم کارمەندانی کەناڵی کورساتی عزیز زۆر خۆشحاڵین کە لای ئێمە میوانی بەس با لەوە دەست پێ بکەین ئێستا تەندروستی چۆنە بەڵێ باشی تەندروستی لەخوا بە زیابێت تەندروستیم باشە دەی لەخوا بە زیاد هەروە بێتە وردە ئینسان هەر وابزانم کەس نییە لەو تەمەنی منە حەب نەخوایە مەسەلەن عیلاج وەر نەگرێەوە هەر شکوری خواکەی نێمە زۆر سپاس کارزگار هەمومان بە جۆشین کە چاوەڕێی مۆندیالەکەین و بۆی کاتێکی خۆش لەگەڵ یاریەکانە بەسەر بەرین با تۆزێ لە باسێکی ڕابردوو بکەین لە ساڵانی پێشووترا لە ڕابردووە لە ناو هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری سلێمانی بگوتم بوونە بێنینەوە چۆن چاوەڕێی مۆندیالەکرا چۆن خەڵک وەرزشەوان پێشوازیان لەم پێشبڕکێیە کە لە وەرزشە بڵێ خۆی کە ئەڵی تۆپی پێ لە وەرزشە ینی شای هەموو یاریەکانە بەڕاستی مۆندیالیش ئەوە گەورەترین کەرنەڤاڵی تۆپی پێیەکە لە جیهانە ئەوە 4 ساڵ جارێکەکەیە من لەسەر قسەکەی جەنابە کە پێشەکی باسی کرد باسی قەتەرە کرد فعلەن قەتەر شتێکی زۆر جیاوازی کردووە جیاوازەکانی لە چیایە بۆ نمونە بابێنەوە سەر کاسی جیهانی 1994 کە لە ئەمریکا کرانەوە هەش لە فەڕەنسا 2002 لە کۆریا و ژاپۆن 2006 لە ئەڵمانیا 2010 لە ئیسپانیا 2014 لە بەرازیل 2018 لە رووسیا تو حسابی کە حەوت جامی جیهانی بە دوایەکە کراوە تێچووەکەی بە هەمووی 43 ملیار پوینت 3 بووە ئەمەی تەنها ئەمەی قەتەر یعنی شتێکی خێڵێ 220 ملیار دۆلاری تێچۆ تا ئێستا ینی ئەتوانم بڵێم مێژووی تۆپی پێی جیهانی با بڵین مۆندیالەوە کە لە 1930ەوە دەست پێەکە هەمووی بخەیتە سەرێک بەقە تێچووی ئەمەی قەتەریتیانە 220 ملیاری تێچووە یعنی نازم پارێکی زۆر زۆر خەیاڵیان سەر بکردووە لە یاریگاکانە لە مەسلەی ئەو شوێنانی کە دابین کراوە بۆ ئەوانەی ئەوانەی کە هێن بۆ سەیریارەکەن لە میوانخانەیە و لە شوێنی سیاحی و یعنی هەموو شتێکیان تەهیە کردو من پێم وایە ئەم مۆندیالە با بڵین وەکو ڕێخستن یەکێکە بێت لە نامۆترین مۆندیال یعنی لە هەموو ناحێکەوە سەرکەوتووە بێت بەڵام لەوانەیە بۆ مەسلەی ئەدا با بڵین مستەوا و ئاسی تیپەکان و ئاسی یاریەکان وەکو مۆندیالەکانی پێشووتر نەبێت بۆچی لەبەرەوەی خۆتان نەزان ماوەی لەمە پێش تقریبەن ماونیە دوومان پاڵەوانێتێکی هینکرانێ و با بڵین پاڵەوانێتێکی دۆستانی تۆپی پێ لە ئەوروپا کرا بینیمان هەموو ئاسی هەڵبژاردەکان ئەوانەی کە زۆر ناوبانگ و خاوەنی جامی جیانین ئەڵمانیایە مەسەلەن ئیتالیایە فەڕەنسایە ئینگلتەرایە هۆڵندایە ئەم تیپە جیهانیانە بینیمان و هیچیان وەکو پێویست نەبوون ینی ئاسیان وەکو پێویست نییە وەکو بڵێ ئەوە نییە ئەو هەڵبژاردی کە لە ئەڵمانیا لە 1970 بینیمانە یا لە 90 بینیمانە یا لە 2014 بینیمانە فەرقی هەبووە ئیتالیا بە هەمان شێوەیە بۆ نمونە سیرکە مۆندیال معقول نییە و دوو مۆندیالە لە سەریەک ئیتالیا بێبەژەوێ لایەن
لەگەڵ ئەوەشە کە خۆی قوتابخانەیەکی تۆپی پێەیە خاوەنی 4 نازناوی جیهانیە یعنی سیر کە لە 1930 کە ئۆرۆگوای بۆ یەکەم جار یەکەم بۆ 34 و 38 دووشی ئیتالیا یەکەم بووە یعنی سیر کە باگراوندێکی زۆر گەورەی هەیە ئیتالیا بۆ ئێستا مەسەلەن لەم دوو مۆندیالە لەسەر یەکسەر ناکەوێت ئەوە لەوانەیە تەنانەت دەوڵەتەکە حکوومەتی وڵاتەکە بەرپرس بێلەوە یعنی سیر کە هەتا ئاسی تیپەکانی کەش هەمووی وەکو ئەو تیپانە نییە کە بینیوانە لە مۆندیالەکانی پێشووە بەڵام یەک شتیش هەیە نابێ ئەومان بیر بچێ کە هێتە سەر حسابی مۆندیال لەوانەیە ئاسەکان بگۆڕێ لەوانەیە مەسەلەن خیتەکان بگۆڕێ بۆ نمونە من نمونەیەکتان بۆی نمونە ساڵی 1954 کە لە سویسراکرا جامی جیهانی هەنگاریا وەختە مەجەڕیان پێوت لەگەڵ ئەڵمانی یاری کرد 83 مەجەر لێ بردەوە زمانی بۆشکاش و ئەوانە بوو یاریزانی زۆر مهم بوون یاری یەکەم 8 بە 3 لە ئەڵمانیا بردەوە دوای ئەڵمانیا کە دۆڕانی سەرکەوت بردەوە لە یاری نهاییە بەر یەکەوتنەوە ئەڵمانیا و مەجەر 3 بە 2 ئەڵمانیان بردەوە یعنی جاری وایە ئەو خیتانە کە دای ئەنێن مەسەلەن بۆ یاریە خیتەیە دانێ و یاری خیتەیەکە دانێ بەڵام ئەوە ئێمە لەسەر شاشەکە ئیبینین دایما ئەوێ باسی چی بکەین ئێمە ئەوەی لەناو شاشەکە ئەیبینین ئەمە ناتوانین کاکسەکە و باسی عقلی مدربی بەرازیل بکەین یای ئەرجەنتین یای ئینگلترا یای ئەڵمانیا یای فەڕەنسا چونکە ئەوەی لە عقلی ئەوە ئێمە نایزانین ئەگەر بمان زانیایە مەسەلەن مدربی مقابلیشی ئەزانێت چی لە عقلایەتی ناهێڵێ خیتەکەی سەر بگرێ لەبەرەوە ئێمە باسی ئەو واقعە بکەین کە لە شاشەی تەلەڤیزیۆنەوە ئەیبینین خیتەکان چۆنە مەسەلەن چۆن یاریەکە چەند گۆڵە سووتێنێ خەتای دیفاعە خەتای گۆڵچیە حەکەم غەڵەتی کردووە ئەبێ ئەم شتانە تۆ دایمە باسی لێوە بکەی جا دایمە ئەم ماوەیە هینیش ئەم پاڵەوانێتێنێ دۆستانەی کە کرا ئاسی تیپەکان بەڕاستی من لەگەڵ برادرانیش باسم کوتم وڵڵا هیچیان وەکو پێویست نەبوون یعنی ئەوا بڕوە خەڵکی هەموو یەک شتەڵێ ئێستا ئەڵێ ئەم مۆندیالە لە ئەمریکای لاتین ناچێتە دەرەوە یا بەڕازیل یا ئەرجەنتین ئەمە قسەی خەڵکە یعنی حتا منش گەشتمە قەناعەتێ وتم فعلا وایە چونکە بەرازیل و ئەرجەنتین دوو هەڵبژاردن مستەوایکی سابیتیان هەیە مەسەن ئەرجەنتین چەند یاریە نەدۆڕاوە بەرازیل بە هەمان شێوە ئاستێکی زۆر بەرزی هەیە احتیاتەکانی لە ئاساسەکانی باشترن بەڵام تۆپی پێ ئەوە نازانێ یاریگا ئەوە نازانێ ئەمە بە هەزارەها مفاجئە ئەمان بینەوە لە جامی جیهانیە لە عقلی کەسانە بۆ لە 82 ئەڵمانیا بە جەزائیری بدۆڕێنێ ئەڵمانیا لە 78 لەگەڵ تونس تەعادل بێ یعنی فەڕەنسا کە پاڵەوانی 98 بوو ئومەمی ئەوروپای 2000 بوو کاسی قاڕاتی سێ بتوولێ لەسەر یەکەم بوو چۆ جامی جیهانی 2002 یەکەم یاری بە سەنیگالی دۆڕانە سەنیگال حسابی مەکە لەگەڵ فەڕەنسا یعنی ئەم شتان مفاجئانەش هەیە بەڵام بەهەرحاڵ ئەم مۆندیالە من فعلا قسەکەی جەنابتە کە باسی کرد پێشەکی وتی جیاوازە لە مۆندیالەکان جیاوازرە هەتا تەنانەت تایمی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپاشی تێکگا مەسەلەن یاریەکانی ئێسا وەستاوە خولی وڵاتانی ئەوروپا مەسەن ئەڵمانیا فەڕەنسا ئینگلتەرا حتا ئەمریکای لاتین هەمووی ئێستا دەوریەکان هەتا دە ڕۆژ لەمەوە پێشیش خولەکان هەر بەردەوام بوو یاری دەوری ئەڵمانی بوو فەڕەنسی بوو ئیتالی بوو ئیسپانی بوو ئەمەش کێشەیەکی دروست کردو بۆ هەڵبژاردەکان بۆچی ئەو هەڵبژاردانە تەبعاً ماوەیەکیان ئەوەیە ئەو هەڵبژاردەیە خۆی ئامادە بکات مەسەلەن بە یەکەوە تەمرین بکەن بە یەکەوە چەند یاریکی دۆستانە بکەن ئەو مەجالە نەبوو ئێستا 3 ڕۆژەمە گەیشتوتە وڵاتی قەتەر لەبەرەوە لەوانەیە ئەمە کاریگەریی هەبێ لەسەر ئاسی هەڵبژاردەکان بە تایبەتی لە یەکەمین یاری هەموو هەڵبژاردەکان چونکە یەکەمین یاری زۆر قورسە بۆ هەموو هەڵبژاردەیە لە بەرازیلەوە بیگرە هەتا منتەخەبی قەتەر کە خۆی خاوەنی میوانداری پاڵەوانێتەکەی زۆر باشە کاک ڕزگار با کەمە قسە لەسەر ئەمڕۆ بکەین کە دەستپێکی ئەم مۆندیالەیە ئەمڕۆ چییە بێ ڕووداوەکانی ئەمڕۆ چییە بێ و کاتژمێر چەنە ئەمڕۆ طبعا حفلی افتتاح ئاهەنگی کردنەوەی نەکە افتتاحەکە ئەوە بێت یەک یاری بێەوە بزانم لە بینی ئەڵبژاردی قەتەر و کۆستاریکایە وابزانم ئەوە یەکەم یاریە دایمە خۆی هەموو مۆندیالێک کرێتەوە افتتاحەکەی بە یەک یاری دەست پێەکە ئەوە نییە لە ڕۆژی لە سبەینەوە با بڵین 4 یاری ئەکرێت جاری وایە لە سعایەک و یاریەکان دەست پێکا بە مەواعیدی تر ئەگۆڕێ بە پێینەکان خۆی وادانراوە کە قۆناغی یەکەم لە ماوەی 10 ڕۆژە کۆتایی پێبێت قۆناغی دووهەم کە دەست پێکات زۆر جاریارەکان ئەبینین ئەگەر ملاحەزەتان کرد بێت سەیرەکەی ئەڵێ لە سەعاتدا بڵین بەرازیل و
هۆڵندا یاریە لە هەمان کاتیشا ئەرجنتین و فەڕەنسا یاریە بۆچی وان لێ کردووە کاکسەرکۆ ئەو یاریانە بۆ ئەوی تەلاعوب بە نەتائیجەکانیەوە نەکرێ ئەمە خۆی لە دێر زەمانەوە یاری کرا تەلاعوب کرا بە نەتائیجەکان و من بیرم یە ساڵی هەفتاوەش مۆندیال کە لە ئەرجنتین بوو هەڵبژاردەی ئەرجنتین لەگەڵ پیرۆما بۆ ئەوایە بە فەرقی 6 گۆڵ بردایەوە 6 گۆڵی کرد بەرازیل اعترازی کرد وانە بۆیە بەرازیل لە چۆنی هاییەوە وتی ئەم یاریە فرۆشراوە و ئیتر لە دوای ئەوە قەراریان نا وتیان ئەبێ لە یەک کاتی جیاوازە لە یەک کاتا و لە دوو یاریگای جیاواز یاریەکان بکرێ بۆی کەس ئاگای لە نەبێت وفعلا دوای ماوەیەکی زۆر دەرکەوت کە مەسەلەن هەڵبژاردەی پیرۆ بەرتیلێکی گەورەی وەرگرت و نازانم چەند هەزار تەن گەنم و چەند هەزار دۆلاری وەرگرت و شتەکە کەشە بوو ینی لەبەرەوە ئیتیحادی دووەلی با بڵین فیفا بڕیاریدا ئەو یاریانە ئاوا لێ بکە سەبارەت بە مۆندیال کە ئێمە من بیرمێ تەلەڤیزۆنی گەلی کوردستان من تا ئێستاش هەر کارمەندێکم لەوێ و لە سەرەتای دروستبوونیەوە من هەر لەوێم لە کۆتاییەوە یەکۆ من لەوێم هەتا ئێستاش و هەر شانازیشی پێوەکەم بەڕاستی کە لەو کەناڵە ئیشم کردووە لە یەکەمین مۆندیال ساڵی 94 بوو کە ڕاستەوخۆ نەقلمان کرد ئەو کاتە کەناڵی ART هەبوو وەختە سەتەلایت نەبوو خەڵک سەتەلایتی نەبوونەوە لەمە چوارە زۆر کەم هەبوو سەتەلایتی هەبوو ئێمە ئەو سەتەلایتەمانە بۆ ئەوی ARTمان هەبوو لێو یاریەکانمان نەقڕە کرد من بیریشمیە یەکەمین تەلەڤیزۆن کە توانیمان لە یەک کاتە و لە دوو کەناڵی جیاواز کەناڵێکیشمان کردەوە کەناڵێک بە VHS بوو بەڕێز ئەو کاتە بەڕێز کاک فەیزون عەبدولقادر لێپرسایی مەکتەبی ڕاگەیاندن بوو بە منی وتی ڕزگار بەنیازم کەناڵێ بکەمەوە بێجگە لە کەناڵی مەرکەزیەوە تا کەناڵی مەرکەزیان پێوت وتی کەناڵێ بکەینەوە یاریەکان لەبێشەوە نەقڵکەین بۆی خەڵک بێبەش نەبێ ئەوە بوو کەناڵی کەشمان کردەوە بیرمیە سەعات 10 شەو بوو لە یەک تەوقیتە بەرازیل و سوید یاری بوو رووسیا و کامێرۆنیش یاری بوو هەردوو یاریەکەمان نەقڵ کرد ینی وەکو حەدەسێکی زۆر مویما بوو تۆ کەناڵێکت بەر لەسەر ئاسی مەحەلی بتوانانی لە یەک تەوقیتە دوو یاری نەقڵکەی یەکەم جامی جیهانی 94 بوو کە نەقڵمان کرد ئەو وەختە تەلەڤیزۆنی گەلی کوردستان لەناو کەمپە کۆنەکەی زانکۆی سلێمانیا بوو لێوە بووین بەڵام پەخشەکەمان مباشر بوو پێش ئەوەی پێش 94 ئێمە هەموو بەرنامەکانمان بە کاسێت تەجیلە کرد لە ئەزمر پەخشمانە کرد لە محەڵتەی ئەزمر لەو مۆندیالە ئیتر ئەوە ئەو کاتە لەو کاتەوە بەڕەحمە بێ مامۆستا سەلاح محەممەد کەریم قبرەکەی پڕنور بێ بەڕاستی ئەو لەو کاتەوە ئەو پیاوە هاوکاری من بوو هاتە ستۆدیۆ باسی شیکردنەوەمانە کرد و باسی یاریەکانمانە کرد بە هینێکی بە ئیمکانێتێکی زۆر کەم توانیمان ئەو مۆندیالە زۆر بەڕێک و پێکی بەرین بەڕێوە دوایەوە ئیتر لە 98ەوە چوینە ئەزمر لە 98 و 2002 2006 هەر لە ئەزمر بووین لە 2007 کە هاتینە خوارەوە 2010 کە لە ئیسپانیا کرا هەر وەکو تەلەڤیزۆنی گەلی کوردستان یاریەکانمان نەقڵ کرد و هینیشمانە کرد کاکسەرکۆ بۆ هەموو یاریەک شەوانە خەڵات دەرەچوو ماسەرەن یەکێ تەوەقوعەکەی تەلەفۆنمانە بوو بە تەلەفۆن پەیوەندیان پێوە کردین پەیامنێرمان ئەچوو بووە ناو شوێنە گشتیەکان مەسەرەن دائیرەکان بوو ناو ڕاضیەکان بوو چایخانەکان بوو ئەگەڕا ڕاوپرسی وەرەگرت و ناوەکانیشیان نووسی تر هەچ کەسێک بۆی دەرچوایە خەڵاتەکەمان ئەیە ئەوانەمانە کرد جا لەگەڵەوەشە لە یاری بۆ یاری کۆتاییش خەڵاتی تایبەتمان هەبوو دە خەڵاتی زۆر گرانبەها لە هەموو جامی گیانەکەن لە 98ەوە هەتا 2010 دەستان خۆش بێت بێکمانەمانش وای کردبوو کە جۆش و خڕۆشێکە بێ لە نێوان هاندەرەکان ئایتە لە شوێنەکان کۆبوونەوە باسێکیەوە بکەین کارزگار ئەم ساڵ کاڵین هەموو شێوازی بەڕێوەچوونی مۆندیال جیاوازی بەخۆی بینیوە ینی بە شێوازی جیاوازی بەخۆی بینیەوە لەوانەیە زۆر ساڵەکانی تر ئیتر لە کاتێکە لە کاتەکانە ئیتر کەس نەیتوانێت سەفەر بۆ ئەو وڵاتە بکە کە مۆندیالی تیاگەشتکەی شوێنێک نامە بەڵام ئەم ساقەتە کارێکی کردووە وای کردووە کە باخیرە گەورەکان هێناوە کە شوێنی 6,000 کەسە بێت یا بێنێت ینی تەنانە نەک لە وڵاتەکەشی ئەمەنە کار ئاسانی بۆ هەموو جیهان کرد لەگەڵ ئەوەی کە هەموو یانە جیهانیانە لە قەتەر کۆبوونەتەوە ئاستەکان دیارە یاخود هەروەکوی کە تۆش باست کرد پێشبینی ناکرێتکە ئێستا ئێمە گەر بڵێن لە بەروێ مەهاندەری بەڵێن بەرازیلیەکەم من خۆشم بەرازیلە تۆ بەرازیلی ئەڵێن بەرازیلەکەم سۆدیۆمی بەرازیل بەڵام لەوانەیە چاوەڕێ ئەوەش ناکرێت لەوانەیە بەرازیل لە سەرتاشە بچێتە دەرەوەی پاڵەوانێتێکە ئەوەی کە بینیشمان لە 4 ساڵی پێشووترا ئەوە بوو کە
کەس چاوەڕێی ناکرێ و نەتیجەیە هەبێت لە مۆندیالی پێشووترە باشە بەڵام ئەم ساڵ دیارەوەی کە بە پێی خۆت باست کرد پێشببینیە کە بۆ یاریەکان کراوە لە بینی وڵاتەکانە بەڵام وەکو مۆندیال نییە یعنی ئەو یاناناڵە یاریەکی دۆستانەیە بەڵام ئەمە بە شێوازێکی باش خۆیان ئامادە کردووە یعنی نەیاڵن دەقە بەزیایە بڕوە چکە لە بەرەوەی کە یاریەکان قۆناغ بە قۆناغەچێتە پێشەوە ئەمانە تا چەند کاریان لەسەر کردو کارچەند ئێمە نارزانی پلانەکان چۆنە بەڕێوەچێت خۆی ئەزانین چۆنە کار سەرکو ئەوم ڕاهێنەرانە یعنی ئەم منتەخەبانە ئینسانی خەبیر و پرۆفیسۆرەی با بەڕێوە یعنی لە بەرازیلەوە وەرە هەتا ئاخر هەڵبژاردەی قەتەر خۆ تۆ تەسەوەر مەکە مدەڕیبەکەیان مدەڕیبیشی خەڵکی قەتەر بێ مدەڕیبیشی ئەجنەبیە ینی ستایلی ئیشەکەی ئەوروپیە یا عالەمیە یا ئەمریکای لاتینە ئەمانە حساب بۆ هەموو یاریەکەن مەسەلەن خەبیرە چۆن مەسەلەن کەسێک کە بەرپرسێکە مەسەلەن مستەشاری هەیە ڕاوێژکاری هەیە ئەوانیش ڕاوێژکاریان هەیە مەسەلەن تۆ ملاحەزە کردو زۆر جارەکە سەیری یاریەکانی کرد بێ مدەڕیبەکە دانیشتۆ یەکێکە چرپێنێ بە گوێیە ئەوە ڕاوێژکارە پێڵێ ئەوە بکە و ئەوە مەکە ئەگەر ملاحەزە کرد زۆر جارەکە چرپێنێ بە گوێیە ئەوە ئەمانە هەمووی ڕاوێژکارن ئەمە مساعیدەکەی نییە بەڵێ مساعیدێتی و ڕاوێژکاریشی لەگەڵایە مەسەلەن سیرکە ئەم هەڵبژاردانەیەن بەعزە یاری دۆستانەکەن لەگەڵ هەڵبژاردە عەرەبیەکان بۆچی ئیکەن لەگەڵ هەڵبژاردە ئەفریقیەکان بۆ ئیکەن چونکە بیر لەوە ئاکاتەوە لەم کۆمەڵەکەی خۆی هەڵبژاردەیەک هەیە هینە شێوازی یاری ئەفریقیە بەو شێوازی یاریەکە ئەبێت تی بگا بزانە چۆن لەگەڵ یاریەکە مەسەلەن بۆ نمونە ئێستا بەرازیل لەگەڵ فیرەقی ئەفریقیا دایمە سەرکەوتووە چونکە زۆر جار یاری ودیان لەگەڵ ئاکا ئەوەی چێکە لە سڕی نەجاح دایمە مەسەلەن لەگەڵ غانا و نێژیری ئەوانە هەڵبژاردەی بەرازیل دایمە براوەیە زۆر جار هەڵبژاردەیەکی ئەوروپا تووشی کێشە ئەبێ بەدەست هەڵبژاردەیەکی ئەفریقیەوە بەڕاستی ئەمانە ئەم مدەڕیبانە بۆ هەر یاریەک خطەیەکی خۆی دانێ ئەزانێت چۆن یاریەکە مەسەلەن تۆ تەسەور کە ئەو مدەڕیبە بڵین ئەڵمانیا ئەچی یاریکی ودیەکە مدەڕیبی بەرازیل یا ئەرجەنتینیا مدەڕیبی ئینگلتەرا یایی فەڕەنسا یایی هۆڵەندا ئەچێت دانیشێ سەیری سلوبی یاریەکەی ئەڵمانیا کارزانە چۆن یاریەکەن نقاتی زۆفیان چییە شێواز یاریەکان چۆنە چەند بە چەند یاری ئەەکەن خەلەل لە کۆوێ ئایا لە گۆڵچیە لە دیفاع لە وەسەتە لە هجوومە ئایا مەسەلەن مەسلەی لیاقەیان وەکو پێویست نییە هەمووی دراساکە و ئەینووسێ چۆن یاریزانێکی خۆی مەسەلەن جاری وایە یاریکی ودیەکە لە یاریەکە 5 فرسەتی بۆ هەڵەکەوێت سیان چواریشی ئەسووتێنێ ئەم دەڕیبە ئەینووسێ وەکو ملاحەزە ئەم یاریزانە کە دوایەوە وحدەی تەدریبی دوایەوە دەستی پێکرد یە تەدریبی هین هەیە عام هەیە و خاصیش هەیە عامەکە وەیە هەموو تیپەکە تەمرینەکە خاصەوەیە مەسەلەن کاکسەرکۆ یاریزانێکی هینە هێرش بەرە سەرێکی 4 گۆڵی سووتانەوە لە یاریەکە بە شێوازێک سووتانوتە کە تی گەشتوت چییە یە تەمرینی لەسەر ئەوە پێکا بەزیا بووی جاریشکە ئەو غەڵەتە نەکەیتەوە لە ساحە ئەم مدەڕیبانە هەمویان وەکو پێم وتی هەموو پرۆفیسۆرن خەبیرن ینی کوڵاون لە یاریەکە لەوانەیە شەرت نییە یاریزانێکی زۆر مهم بووی بێ مدەڕیبە شەرت نییە یاریزانێکی ئێستا بۆ نمونە پیلێ مەشهوورترین یاریزانی جیهان بۆ پێوتێ مەلیک الکوڕە چوار کاسی گیانی بەشدارێکی 56 66 هەفتا لەو چوارە سیانی یەکەم بوو 66 کەوت قاچیشکە ئەجینا لەوە شەهر نەتیجانێنە دوای ئەوە لە هەفتا و دووە لە هەڕەتی گەنجێتیە لە 32 ساڵیە وازی لە یاری هێنا پێیان وتی من تەواو من ناوم دەرکرد شوهرەم پیا کرد وتیان بە مدەڕیب وتی من مدەڕیبی ناکەم وتیان بۆ وتی شەرت نییە من وەکو یاریکە ناجح بۆ بووم وەکو مدەڕیبیش ناجح بم بۆی ئەوە نەسەڕمەوە کە وەکو یاریزانێکی باشوا بووم بۆ ماوەی 6 مانگ بوومە مدەڕیبی نادی کۆزمۆسی ئەمریکی مەجموعەیە مناڵیان قسە بەردەمی 6 مانگ تەمرینی پێکرد دوای ئەوە وازی لە یاری هێنا ئێستا ئەبینی لە هەموو بۆنەیەکە حساب بۆ بیلەکەن یەتە ناو تۆپێکی پێ یا مەسەن حسابی بۆکەن ئەوان بیر لەوە ئەکەنەوە ئەو ناودێن ترانسپیکینگ پاوەر مهمترین کەس بۆ وەکو یاریزان کاسی گیانی بەدەستێناوە 74 لە نەوەشە وەکو مدەڕیب کاسی گیانی بەدەستێناوە ئیتر وازی هێنا تەواو چونکە وەکو مدەڕیب وەکو یاریزان تۆ جامی گیانی بەدەستێناوە ئەوە گەورەترین ئینجازە ئێستاش ناوی لە ئەڵمانیا گەورەترین ناوە فرانسپیکینگ پاوەر ئەمانە بەم شێوەیە معاملەکەن چۆن یاریزانی واشتانە بۆ کاگلێ کارزگاوە گلەیمان لێەکەن لە جۆمانەوەڵێەوە هەمووتان بەرازیلین
ئەڵمانیاشمان خۆش کاک بەرزانیش فەڕەنسیە لە بەرامبەرمان فەڕەنساشمان بەڵام من بە ڕۆحێتی ریاضی جوابتانەینەوە لە یاریەکانە دەرەکەوێت. ئێمە ئەزانین چون من مناڵبوومە حەزم لە یاری ئەمریکای لاتین بۆ بە تایبەتی بەرازیل و ئەرجنتین بەس حەزم لە یاری دووسێ وڵاتی ئەوروپاشە مەسەن حەزم لە یاری ئەڵمانیایە حەزم لە یاری ئینگلترایە حەزم لە یاری فەڕەنساشە هۆڵنداش ئەو چوارە یاریان خۆشە ینی یاریان جوانە هۆڵندا یەکێکە لەو هەڵبژاردانەی کە زۆر بەخۆتە و قوتابخانەیەکی تۆپی پێیە کوڕە شامیلە ئەو دروستی کردووە بەڵام کێشەکەی لە چیە نەتیجەی نییە لە جامی جیهانە دوو جار دوو هەم بۆ 74 و 78 هاندەری هەر شوێنێک بی بۆ ناتوانین ڕقە لە هۆڵندا بێت نا لەبەرەوەی یاریان پاکە ئەزانین چۆنە ینی یاری ئەەکەن تۆ یەکێ لە مهمترین چتی یاریزان چیە کاکسەرکۆ ئەوەیە غەژ نەکا لە ساحا مەسەلەن تۆ سیرکە تۆ تێبینیەکەی ئەگەر بەبییرتان بێ 2014 کە لە بەرازیل کرا یاریزانێکی کۆڵمبیەک لە قیا لە پشتی نیمار چی لێ کرد یعنی هەموو خەڵک لەو لەحزایان ڕقی لەو یاریزانە بوو چ پێویست دەکاتەوە بەو شێوەیە ئەو لەقەی لێ بیت هیچ ئینزارێکشی وەرگرت و هینیش بوو هەتا تهدیدیان کرد بە کوشتن ئەو زەلامە بە پەلە نەجاتیان ناو زەلامەکە یعنی تۆ دائیمە یاری جوان یاری پاک خەڵک جمهوریش چێژی لێ بینێ یاریەکە بزانی زۆر غەشی تایە زۆر ئینزاری تایە وڵی تااقەت نییە سەیری بکەی وەکو چۆکو وایە یاریە کە 90 دقە 120 دقە یاری بکەن گۆڵی تیانەکرێ وەکو ئەوە وایە تقریبا لەبەرەوە دایمە یاری جوان هیچە لەو فقانی کە یاری زۆر جوانەکە مەسەن هۆڵەندا یاریکی پاکەکە فەڕەنسا ژیاریان جوانە ئەڵمانیا ئەوە خۆی قوتابخانەیەکی تۆپی پێی گەورەیە ئەڵمانیا یەکێکە لەو هەڵبژاردانەی کە مەسلەی مستحیل نازانێ ینی من بیرم یەک جامی جیهانی 1966 بوو من ناڵبووم سێنمە کرد بە تەجیل تەسەور کەوا بزانم 16 سانی مابوو گۆڵی تعادلی کرد 16 سانی مابوو گۆڵی تعادلی کرد یعنی ئەڵمانیا یەکێکە لەو هەڵبژاردانەی کە مستحیل نازانێ بەڵام ئەوەی کە من بینیم لەم یاریە دۆستانەی کە کردوێتی من ئەو وەکو ئەو ئەڵمانیایە نییە کە بینیومە کە تۆڵی ئەڵمانیا مەدرسەی خاوەنی 4 جامی جیهانی ئێستا کە بەو شێوە ئەیبینی مەسەن بەعزیایە یەک و هیچ جێیباتەوە یا تەعادل لەبێ هەی دۆڕێنیە نەگواز لە نەتیجەکەشی بێنە واز سەیری ئەدایان کە مەسەن ئەدایان حتا ئەوانەی من زۆر برادری خۆشەویستم هەیە زوربیان ئەڵمانین ئەڵێ وەڵڵاهی بەخوا مامەسا بەخوا ئەڵمانیامان بەدڵ نییە خۆیان ئێستا ئەڵێن بەدڵمان نییانی ئەڵێ ئەدایان بەدڵمان نییە بەڵام تۆ ناتوانانی ئێستا حکوم بی لەسەر ئەڵمانیا حکوم بی لەسەر فەڕەنسا حکوم بی لەسەر ئینگلتەرا هەتا جامی جیهانی دەستپێکە ئەو وەختە چونکە ئەوەی لە ساحا ڕوئەیە کە ئەڵێن تۆپباری نییە ئەو فعلا تۆپباری نییە تجاری وایە نەتیجەکە بەنەوەیەکە گۆڕێت تۆ گۆڵێکی لێکرێتەوە ئەو گۆڵە بۆ ناکرێتەوە ینی من بیرمە ئەرجنتین و بەرازیل مارادۆنا خوعافریکا وتی ئێمە پێویستیمان بە موعجزەیەکی گەورە هەیە لە بەرازیل بەرینەوە ساڵینەوە من لە مەعهدی قەومی لە بەغا دەورەی تەدریبی دووەلیم هەبوو دکتۆرەکەوتی ئەمڕۆ زوو ئیزنتانێم بچن سەیری یاری بەرازیل و ئەرجنتینکەن یعنی بە درێژایی 90 دقە بەرازیل لە 100 مسڵیتر بوو بە سەریارەکە 3 جار 4 جار تۆپیان چێشایە بە شیشەکە هاتە دەروتم کوڕینە بەرازیل دۆڕاوتیان با بەوانێ وتم کاکە پێتان ئەڵێم دۆڕا یەک هجومیان برد مارادۆنایە بە کانیجیا گۆڵێکی کرد لە بەرازیل چۆ دەرەوە ئەرجنتین چوونە گەشتە نیهاییش ئەو بوو بە ئەڵمانیای دۆڕان ینی نانە تۆ تەوەقعی هەموو شتێ بکە لە تۆپیا یعنی لە عەقڵی چیا بوو مۆندیالی 2014 ئەڵمانیا و بەرازیل لەناو بەرازیلە مەلعەبی خۆت و جمهوری خۆتە حەو گۆڵی لێ بکرێ یعنی ئێمە شتێکی زۆر غەریبە وەکو باسم کرد معقولە فەڕەنسا بە سەنیگالی بدۆڕێنێ معقولە ئیتالیا بە کۆریایی بدۆڕێنێ یعنی هەندێک نەتائیج هەیە وەختی خۆی ئیتالیا هەر زەرمەند بۆ بەهۆی کۆریاوە لە 66 بە کۆریای باکووری دۆڕان کۆریای باکوور وابزانم متەخەبی عێراق لەو باشترە چونکە ڕاستیان نییە وڵاتە بە ئومی سیاسەت و چەوسانەوەی تایە و کۆریای باکوور بەڕاستی اینجا سیرکە لەبەرەوە دایمە نەتائیج ینی شتێک ڕوئەیات تۆ لە خەیاڵی هیچ کەسێکانیە تۆ تەسەورکە مەسەلەن مفاجئە ڕووبا لەم مۆندیالە چێڵێ قەتەر مەسەر مفاجئەیە دروست ناکە من بیرمیە وەختی خۆی لە پاڵەوانەتی تۆپی دەست قەتەر
خەتەر مفاجئەی دروست کرد چوو گەشتە یاری نهایی دووەمی عالم بوو بەڵێ باشە کاک ڕزگار ئێستا وا بزانە پێشبینیە کاتۆتە بەردەستی تۆ بۆ نە پێتەڵان ئێستا خشتە یاریەکان لەنێو بازاڕەکانە هەیە و ئەشتوانی پێشبینەکانی خۆت بنووسی هێشتا یاری هیچ کام لە وڵاتەکانمان نبینیەوە هیچمان نبین بەڵام ئەوەی کاک ڕزگار دەرکی پێ بکە پێشبینی کاستەکەی کام وڵات ئەم ساڵە بێت بە خاوەنی مۆندیال خۆی ناتوانانی وڵاتێک دەستنیشانکەی بەڕاستی چونکە هیچ یاریەک دەستی پێ نەکردو بەڵام ئەوەی من بینیوە لە هەڵبژاردەکان من کۆمەڵی هەڵبژاردا دەستنیشانەکەم کە بتوانن نەتیجە بێنن لە ئەمریکای لاتین بەرازیل و ئەرجنتین ئەو دوانە مڕەشەحن ئەوە یەک لە ئەوروپا فەڕەنسا ئەڵمانیا هۆڵەندا بەلچیکا ئینگلترا ئەم فیرقانە چاوەڕی ئەویان لی ئەکرێ ئەنجام بەدەست بێنن بەلچیکایەکێکە لە فیرقە بەهێزەکان ئیسپانیاش فیرقەیەکی باشە وەرە وازامێک دو یاریزانی تووشی ئیسابە بوو تر نازانم ئەگەر بتوانین یاری بکەن یا یاری نەکەن بەڵام ئیسپانیاش فیرقەیەکی باشە ئەم هەڵبژاردانە سیر کە مەجموعەی هەڵبژاردە هەیە بۆ نمونە ئەڵمانیایە ئیتالیایە کە ئیتالیایەتیانی ئێستا بەداخەوە بەرازیلە ئەرجنتینە هۆڵندایە فەڕەنسایە ئەمانە خاوەنی نەتیجەن ینی فرقەیەکە لەوانەیە جاری وایە ساڵی وایە فرقەکەی زەعیفێ بەڵام هەر نەتیجایێنێ هەندێک فرقەش هەیە زۆر بەهێزە بەڵام نەتیجەی نییە بەلچیکا من بەڕێی من تیپێکی زۆر بەهێزە توانی لە 2018 لە هەڵبژاردی بەرازیل بەرێتەوە بەرازیلی کردە دەرەوە بەڕاستی فەڕەنساش فرقەیەکی زۆر بەهێزە ئەڵمانیا وەکو چۆن بڵێ شێرێکی نووسووە لەوانەیە لە مۆندیالا خەبەری بێتەوە ینی بەڕاستی ئەبێ حساب بۆ ئەوانە بکرێ بەڕاستی بەڵام ئیتر من ئەو هەڵبژاردانە هەڵبژێرم بەڵام من خۆم زیاتر وە ڕێی خەڵکیش و سەحافە و عالەمیش بەشێکی زۆری تەوەقعیان لەوەیە کە بڵێ ئەم جامی جیهانیە لە ئەمریکای لاتین زیاتر هەڵبژاردەی لە هەڵبژاردەکانی ئەمریکای لاتین یا بەرازیل یا ئەرجنتین بەدەستێنێ بەڵام ئیتر ئێمە نازانینەوە تۆپی پێ ئەم مانگە بزانین چێ کاسەکە لە وڵاتی قەتەر وەرزەکاتەوە دەستەکانە خۆش دەستە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونێت ئەمڕۆ دەستپێکی مۆندیالە و یاریەکان بێتە جێی چێژ و خۆشی بۆ هەموو وەڵام من داوایەکەم هەیە لە کۆتایی هیوادارم خەڵکی کوردستانی خۆشەویست بە تایبەتی شارە حیاتەکەی خۆمان داوایان لێ یەکەم مەسەلەن هەر یەکە ئەنساری هەڵبژاردەیەکە ئەنجامەکان بە ڕۆحێکی ڕێازی وەربگرن یعنی وان نەبێ تەشەنج دروست بێ لە بینی ڕەفیق و ڕەفیق لە بین جاری و بینیمانە مەسەلەن یاری کلاسیکۆ کراوە بەرشەلۆنە و ڕیال مەدرید باوک لەگەڵ کوڕا شەڕی بووە خوشک لەگەڵ برا شەڕی بووە پێویست ناکە ئەوان لێوێ بە ملیارەها دۆلار وەرەگرن ڕاست ئێمە لێرە بوو خەفەتیان بۆ بکەین ئەولێر لە ئیسکان لەسەر شەقامەکان کۆبن لەوانەیە ئەو بەرکەوتن دروست بێت کێشە بەس بە ڕوحێتی ریاضۆ چێژی لێ من داواکارم کە خەڵک بە گیانی وەرچیە هوینانە وەرگێ چێژ دیارەکان ببین تەژی عیشتی جوان کە گۆڵێکی جوانی بینی تۆ لەتوانین لێلا شوێنی خۆ تۆ چەپڵی بۆ لێبەی بەڕاستی یاری هەج هەڵبژاردەیەکە مستحق بوو بڵێ وەڵا ئەو مستحقی بردنەوەیە نەک تۆ مەسەلەن بە تەعەسسوب بیگریت هەڵبژاردەیەک باش نییە و خراپ بۆ سێ چوار یاری دۆڕانە تۆ هەر بڵێ ئەوەیە ینی دوای پێویست ناکە تۆ خەفەت بخۆیت پێویستە ئەم مانگە ئێمە هەموو شتێکمان بچێتەوە چێژ لە یاریەکانی مۆندیال وەرگرین یاریەکان ببینین خۆشی تام و چێژێکی لێ ببینین سەیریشتی جوان بکەین زۆر ڕاستە دەستە خۆش بە کاک ڕزگار سپاس و ئامادەبوونە ماجومان کردی دەست خۆش بە دووبارە